چکدارن داعش ضرر گازاف و جرخانه داورن بندست خو گهاندیه بان داوران و که حتی نو که هاتینه کنترل کرن پتریا آوان داورن که جلوی آوان چکداران و ضرر گهشتیه شوی نوار و مزارگه و کلیسا و جهن آینن دی بوینه با اختن وزارت اوقافه لدست که هاتنا چکدارن داعش زیادتر جسد مزارگه و مزگفت و کلیسا و پرزگه و جهن آینی لسنور حرم و داورن آریشه لسر هاتینه خراب کرن و جناورینه لجنه طایبت بود دوکیومنت کرنا گونه داعش همی کریار نوی رکخرا دوکیومنت کرینه و نویسینه لەو ماوەی کە داعش هاتووەتە پەلاماری هەرێمی کوردستان و عێراقی داوە لە دەشتی نینەوا و لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان کە هەندێکی بە جێگەی ناوچەی کێشە لەسەر بوو ئێستا ئازاد کراوە زیاتر لە 100 شوێنی ئاینی بەدەستی داعش ڕوخێنراوە لەوانە کەنیسەی مەسیحیەکان پەرزگە و مەزاری ئێزیدیەکان مزگەوت و پەرزگەی و مەزاری کاکەیەکان لە بەرامبەر دیکومنتکردنا کریارên داعش لێژنەیەکە دی بۆ ڕوخڕووبوونا هەزرە تۆندڕاو لە هەرێما کوردستانی هاتیە پێکینان وەزارەتên ئەوقاف و پێشمەرگە و نافخۆ و ڕۆشنبیری و دەستەیە سەربەخۆیە مافê mirovî di ew ê lejnê de endam in peyvdarê desteya serbixweya mafê mirovî eşkera diket mijûrê amadekirina lîstekê ne bi navê wan kenal û kesatiyên hezra tondڕaw li herêma Kurdistanê belav dikin ئێمە دوای چاودێریکردنمان لە ماوەی ڕابردوو بۆ چەند بەرنامە و وتار و کەناڵێک کە بینیمان لە دەستگاکانی ڕاگەیاندنی ناوخۆ و بەشێک لە هەندێک کەناڵی ئاسمانیش کە بەرنامە یا وتارێک یا میوانێک داوت دەکرێتن ببێ ئەوەی بزانرێت کە ئەم میوانە لە وتەکانی لە قسەکانیان ئەم وتارە ئەم بەرنمەیان ئەم فیلمە دووبلاشکراوە خزمەت بە بیری توندڕەوی دەکاوە تەشیر بە ئاینێکی کە دەکات تەشیر بە پێکاتەیەکی کە دەکات لە هەرێمی کوردستان کەوانە هەموو پێچەوانی یاسای ژمارە 5 ساڵی 2015 مافی پێکاتە ئاینی نەتەوەکان لە هەرێمی کوردستان جبلی جناڤرنا هەژدە کەنیسا لە قەزای قەرەقوش و ناحیەن بەرتەلە و کەرمەلیس چەندین دەڤەرên dî yên mesîhê akinciyên sinûrê Mosul bi egerê şerî bi temamatî ji nav çûne pişkeka zafa xanî û cihên giştî yên deverên mesîhê akincî û deverên şengal û gundên kakeyî û şebekan jî ji lê Daişê ve hatine mînreşkirin û ji marekadî jî ji nav çûne. Eyas Abdullah NRT Hewlêr